هەر سەبارەت بە خۆپیشاندان و گردبوونەوەی بەشێک لە مامۆستایانی خۆرهەڵاتی کوردستان سەبارەت بۆ گرفتانەی کە هەیەە لەگەڵ میوانەکەم بەڕێز مەسعود شەفیعی لە مەریوانەوە لە ڕێگەی سکایپەوە بەشدار دەبێت لە ستودیۆ 8 زانیاری زیاتر لە خۆی وەردەگرم سەبارەت بە گرتبوونەوەکەیان سەبارەت بە داواکاریەکانیان. سپاس بۆ ئامادەبوونت. پێم بڵێ بە دیاریکراوی گرفتەکەتان چییە ئێوە وەکو مامۆستایان کە لە بەشێک لە ناوچەکان لە بەشێکی زۆر لە خۆرهەڵاتی کوردستاندا گرتبوونەوەتان کردو و ئەمە یەکەم جاریش نییە. گرفتەکە تەنها لە کەمی موچە یاخود نەبوونی موچەیە یان بە دیاریکراوی چ گرفتێکی دیکەتان هەیە؟ داواکاریەکان چییە؟ سڵاو بۆ ئێوە و بینەرانی عزیزیش. سپاس. ئەمە بۆ سەومین بار لەلایەن شۆرای هەمانگی یەکێتی مامۆستایان ئێرانەوە بایکۆتی خوێندن ڕاگەیەندرا. ئەم بایکۆتە ئەم جارە بەم شێوازە بوو کە ڕۆژانی شەمبە و یەکشەمبە لە قوتابخانەکان ئامان بگرین، نەچینە هۆڵی خوێندنەکان، هەروە بە ئۆنلاینیش بایکۆتی خوێندن بکەین. بۆ ڕۆژی دووشەممەیش لەبەر دایرەی پەروەردەکانە لە سەرتاسەری ئێرانە کۆبوونەوەیەکمانە بێت. داواکاری ئێمە داواکاریەکان هەروەک ئەو ڕای کە پلەبەندی بوو، ئەمڕاوە پەسەند نەکردنی پلەبەندی لەلایەن دەسەڵاتۆ زۆر لە بەرچاوە، ینی گرنگترینیان ئەوەتە. بەغەیرەز ئەم پلەبەندیە کە پەسەند نەکراوە هاوسانی موچەی خانوونشینان لەگەڵ باقی مامۆستایەکان ترا، هەروە بێتۆ ئەسڵی سی یاسای بنەڕەتی ئێران کە خوێندن لە سەرەتای خوێندنەوە هەتاکو نەزانکۆ ئەشێ لە ئەستۆی حکوومەتا بێ، وەلێم بەڕاستی حکوومەت ئەم داواکاریان مامۆستایانە کە ڕەوایە و چەند ساڵە مامۆستا خەریکە بە شوێنەمانەوە ڕاکات هەوڵەدات، وەلێم بە هەر ساڵێ بە بۆنەیەکەوە ئەم داواکاریانە پشتووە خراوەوە تای سەجێبەجێ. مامۆستا مەسعود بە دیاریکراوی ئێوە لەکەیەوە ئەم داواکاریەتان هەبووەتە چەند ساڵ لەمەوە پێژانی ئەم گرفتانەتان هەبوو و داواکاریتان پێشکەش کردو بۆی و جێبەجێ نەکراوە؟ دەسەڵات بە شێوەیەکی سیستەماتیک خەریکە پەروەردە و خوێندن و قوتابخانە لاواز دەکات. ئەم لاوازیە لە 20 ساڵە 15 تا 20 ساڵەکە مامۆستایان هەستیان پێ کردووە و ئەم لاوازیە ڕۆژ بە ڕۆژ خەریکە فرەترە بێت، چ لەلایەن قوتابخانەکانەوە چ لەلایەن مامۆستایانەوە. مامۆستایان تازە یەواش یەواش گەشتیان هەست بەو نادادپەروەریە ئەەکەن کە لە حەقیان نەکرێت و ساڵ بە ساڵ ڕێژەی ئەو مامۆستایانە کە ناڕازین بەو وەزع زۆرترە بێت. باشە. مامۆستا مەسعود بەر لەوەی کە ئێوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و خوێندنی ئۆنلاینیش ڕابگرن، چەند پێش ئەوە ینی لایەنی پەیوەندیدارتان ئاگادار کردبەوە؟ بەڵێ. وەڵامی ئەوان چی بوو؟ ئەوان تایسە وەڵامێکیان نەداوەتەوە، بەهانەهای جۆرا و جۆرێژن بوشار ها بەسەر ئێرانە و بعد بەهانەهایە کە بۆ ئێمە قابلە قبول نییە، چۆنکە بۆ باقی فەرمانبەرەکان خەریکن موچەیان زیاوەکەن و هیچ کێشەیەکیشیان نییە لەو بارەوە، وەلێم فقط لە لای مامۆستا کە هەروە وتم لە لای مامۆستا بەو جۆرە نیشانەدەن کە پارە نییە، وەلێم لە واقعوە نییە. باشە، کەواتە هۆکارەکەی چیە؟ بۆچی ئەم جیاوازیە هەیە و جیاکاریە بۆچی دەکرێت؟ فەرمووم وتم دەسەڵات بە شێوەیە سیستەماتیک لاوازی پەروەردە بەلایۆ گرنگەوە خەریکە وردە ئەم لاوازیە ئەبا بەڕێوە. باشە، بە ئامانجی چی یعنی لە پێناو چیدا دەسەڵات ئەم کارە دەکات؟ دەسەڵات حتمما بەرژەوەندیەکی هەز
من ئیسا بە تەخەسوسی ناچمە ناو ئەو مەوزوعەوە وەلێم حتمما بەرژەوەندیەکی هەست کە لە داهاتووە خۆی پلانی هەست بۆیان. زۆر باشە. ئێوە کە وەکو بەشێک لە مامۆستایان ناشنەهۆڵەکانی خوێندن و خوێندنی ئۆنلاینیشتان ڕاگرتووە تاکەی بەردەوام دەبن و لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانی ئێوە هەڵوێستی دیکەتان چی دەبێت؟ ئەمڕۆ بەیانی ناچینە هۆڵی خوێندنە ئەچین بۆ قوتابخانەوە لێم ناچینە هۆڵەکان بۆ دوو بەیانیش کە دووشەممە ئەچینە بەر دایرەی پەروەردەکان لەوێ کوبوونەوەیەکمان دەبێت. ئەگەریش دەسەڵات هەر بەم شێوە قەناعەتی نەکرد بە ئەوە کە داخوازیەکانمان پەسەند بکرێت لەلایەنە ئێمە وەکو ئەنجومەنی پیشەیی مامۆستایان و کاتیان پێدەین. ئەو ڕادوو ڕۆژ بوو ئەم ڕابووە بە 3 ڕۆژمان گرتنەکە ڕای دواییە بێ بە 4 ڕۆژ و هەروە بێ بە هەفتەیەک و ئەمە بوشاریە خاتە سەر دەسەڵات و پەروەردە بە دڵنیاین کە جوابەگرین ئالەم باشە. ڕاگررتنی خوێندنتان بۆ چەند ڕۆژی کە خۆت باستی دەکەی تا چەند زیان دەگەیەنێ بە پرۆسەی خوێندن و زەرەرش دەگەیەنێ بە خوێندکاران. خوێندکار بە خاطر ئەم نەخۆشی کۆرۆناوە تا ئێستا لە لای پەروەردە هەر زەربەی خواردووە هەر دوا کەوتووە تۆ. ئیسە ئێمە وەکو مامۆستایان بەرژەوەندی تەنیا خۆمان لە ناگرینە نەزەر. ئیسا ئەگەر سەرنجتاندا بێ ئەسڵی سی یاسای بنەڕەتی ئێران باسیەوە ئەکا کە قوتابی ئەشێ لە ئەوەڵ خوێندن و حتا کوونە دانشگا لە تەواو بوارەکانە لەسەر شانی حکوومەت بێت وەلێم حکوومەت خەریکە شانە خاڵی ئەکاتەوە لەم ئەرک خۆیە و جێبەجێ ناکاوە. لە ڕاستیە ئێمە خەریکین بۆ بەرژەوەندی مناڵکارەکەی. بەڵێ سوپاس بەڕێز مامۆستا مەسعود شەفیعی لە مەریوانەوە بەشدار بووی لە ستودیۆ سپاس.